هێرشەکەی درەنگانی شەوی چوارشەممە بۆ سەر کێڵگەی بەرهێمێنانی غازی کۆرمۆر کۆگایەکی نەفتا و سێشەمی بارکردنی نەفتای کردوتە ئامانج و لە ئاکامدا کۆگاکە کە بە ڕێژەی سەدا 30 نەفتای تێدا بووە بە تەواوەتی سوتا و لەگەڵ ئەوەشدا هیچ زیانێکی گیانی نەبوو. ئێمە بەداخەوەین بۆم کارە ساتە ڕاستی ئەمە زەرەری گەورەیە لە ئێمە و لە سایق و لە شەریکەش هەر بۆ ئێمە نییە ئەودا کارەبای عامی شارەکەمانی بڕاببوونی ئەم غازەوە. ئێمە کە چوینە ژوورەوە ئێمە دوێنێ سەرمان بوو بین چین بۆ ژوورەوە چوینە سەلاممان کرد و چین بارکی کۆمەڵە سیارە لە ژوورەوە بوو ئەوان دۆسییانە ژێر شەمایە بوو ئێمەش لەوایە بوو چینە ژوورەوە ئەیتر زرمەیەکی گەورە و بیزە بە سەعاتەکەی نازانم چونکی ئێمە ڕاکشاوی ناو سیارەکانە هەر ئاوام کە غەزان گەڕیگرت و گەرچوو بە ئاسمانە تێمان فریاگەن ڕاماکە بۆ لە ئاسایشەکان وانش پاڵ ناگرێوتیان کاکە بۆی خۆتان سیارەتان سەلامەت بەرەو دەرەوە بڕۆنەوە بۆ ساحەکەی دەرەوە ئێدەمەش هاتینەوە لە شەوە ئەلم ناوایە کەوتوین وا چاوەڕێ ئەوەین چاکی کێنەوە دەستکەینەوە بارکردن ئینشاڵڵا شکۆر کەس زەرەری پێ نەگەیەوە و کەس خوێن لە لوتی نهاتوە بەس ئەو خەزانە ئەوە نەفتایە نازام غازە ئەوە گڕی گرتووە ئیتر شکووا کوژاویشێتەوە ئاگر نەماوە. ڕووداوەکە بووە هۆی پسڕانی لە سەدا هەشتای کارەبای هەرێمی کوردستان بەهۆی ڕاگررتنی بەرهەمێنان و گواستنەوەی غاز لە کێڵگەکە هێرشە بەردەوامەکان بۆ سەر کێڵگەی کۆرمۆر دڵەڕاوکەی لای هاوڵاتیان و کارمەندان دروست کردووە کە ئەمەی دواییان گەورەترین هێرشی سەر کۆرمۆر بووە. واللهی ئێمە لە فەحسەکە بووین لەوێت 9 سیارە لێەوە سا بووین بۆی بچینە ژوورەوە ئیتر کاتێ تۆزە تاخیر بووین وتمان کاکە گیان لە ژوورەکە لە کابینەکەی بووین وتمان بێتاقەت بووینە خەومان دێوتیان بچە ناو سیارەکە بخەون وڵای ئێمەش کە لە ناو سیارەکەی خەوتین خەومان لێکەوت من لە یەکەم سیارە بووم لە پێشی پێشەوە بووم هەر وەختێکم زانی گرمەیەکات لەگەڵ ڕاپەڕیم دەستم بۆ سوچی سیارەکە برد و سیارەم هەڵکرد وەختێکم زانی ئاگرەکە بەقەدەر سێعام و چوو ئاسمانە ئیتر کە بڵێسەیدا زۆر ساڵەت بین ویسمان سیارەکان بسوڕێن و نیان هێشت وتیان بێن ڕاکەن بچنە ناو سەبەوە چونە ناو سەبەکەوە ئیتر ئێمە سەغڵەت بوون لە عەزر سیارەکانە ئەوانمان سەغڵەت کرد وتمان سیارەکانمان بۆ دەرکەنە دەرەوە مەجالمان بدەنێ دەرەچینە دەرەوە ئیتر هەر ئەوەندەکە بوو ئیتر ئێمە هاتین ئەم ساحەوە دەچینە دەرەوە و بەقەدەر کیلۆمەتری چەخماخادا تۆ بڵێ زەرەی بۆ کەس نەبی و یەخەڵی لی نەترسێت چۆن لی ناترسێت کاکە ئەوە ئاگرێکە 3 عام 4 عام بڵێم 10 عام چەچ و ئاسمانە کەواتە یعنی ئینسان لێرەوە گڕەکەی نەبێت نەبی 500 مەتر گڕەکەی گەرمی بۆ بەشەرە بێت ئەمە کارەبای هەموو کوردستان تەئسیری هەیە بۆ هەموو کوردستان کارەباکان کە ئەو خەڵکێکەوە بێکارەبا بێت تەمەن ئەمە زەرەرەکە لێرەوە دروست بووە ئێمە بۆ ئێمەش زەرەرەومەندەکە ئێمەی سایقین ئێمە پێمان ناخۆشە چونکی ڕستقی ماڵ و مناڵمانە سەر و شەریکەیە ئەگەر ئەو شەریکی خوانەکە شتێکی لێبێ ئێمە هیچ ینی ڕستق کاسپەکەمانە وەسێت. کێڵگەی غازی کۆرمۆر گەورەترین کێڵگەی غازی کوردستان و عێراق و 3 جۆر بەرهەمی هەیە ئەوانیش غازی سروشتی و نەفتا و LPG. دوای ڕووداوەکەش لیژنەیەکی هاوبەش لە حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵی بۆ سەردانی شوێنی ڕووداوەکە پێگەندرا و چاوەڕێ دەکرێت لە ئایندەیەکی نزیکدا قەبارەی زیانەکان بخەنە ڕوو. تا ئێستاش کاتی دەست بەکارکردنەوەی کۆمپانیای داناغاز بۆ بەرهەمێنان و هەناردەکردنی غاز بۆ وێزگەکانی کارەبا دیار نییە. ڕەبیر محەممەد کەناڵی پەیام کۆرمۆر.